بینەران و بیسەرانی کوردستان 24م کاتتان باش زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کە لە یەکەم ئەڵقەی پرۆگرامی هەفتانە لەگەڵی و ئازیزدام. با لە سەرەتاشدا پرۆگرامەکەم بەیەوە بناسێنم. هەفتانە پرۆگرامێکی نوێی کوردستان 24 کە هەر هەفتە بە کۆمەڵێک فیچەری جۆرا و جۆر لا سەیر و سەمەرەکانی جیهان و هەروەها کوردستان و لایەنی شاراوەی گرتە و ڤیدیۆ گرنگەکان لەگەڵ ئێوەدا دەبین و لەم بەرنامەیەدا پێکەوە پێ ئاشنا دەبین. لەبەر دژواری ڕێگاکان بۆ نۆژەنکردنەوەی شوێنە گەشتیارەکانی ئامەدی کەرەستەکان بە گوێدرێژ و ئەسپ دەگوازرێنەوە. ئافرەتێک کارگەیەکی دروستکردنی شیرینەمەنی داناوە کە سەرجەم شاگردەکانیشی ئافرەتن. گەنجێکی کورد 120 فڕۆکەی بێفڕۆکەوانی دروست کردووە. بەخێوکردنی کیسەڵ و هەروەها شوێنی تایبەت بۆ تروکاندنی هێلکەکانی لە شاری دالیانی تورکیا. بەشێک لە نەهێنیەکانی مۆزەخانەی مۆتزارد لە شاری ساندسبۆرگ. قوتابیانی تازە وەرگیرا و لە کۆلێژ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە نێوان پێشوازیکردن و گاڵتە و گەپتە. لە یەکەم بڕگەی هەفتانەیەم جارەماندا دەچینە قەزای ئامێدی و هاوینە هەواری سۆلاڤ کە شوێنێکی گەشتیاری زۆر سرنجڕاکێش و خۆشی تێدایە. بەڵام بۆ نۆژەنکردنەوە و فراوانکردنی و شوێنە گەشتیاریانە زۆر جار تووشی کێشە دەبن لە بەرەوەی ڕێگاکان زۆر تەسکن و ئۆتۆمبیل پێیدا ناڕوات، بۆیە لەبەر ئەو هۆکارانە بە ئەسپ و گوێدرێژ زۆر جار کەرەستەکانی بیناسازی بۆ نۆژەنکردنەوە دەبەنە سەرەوە و بۆ فراوانکردنی شوێنە گەشتیاریەکان کەڵکی لێوەردەگرن. پێکەوە سەردانێکی هاوینە هەواری سۆلاڤ دەکەین. خیزانت بین سلول سرو ریکو نخوشه و ریکو مگالا کو نخوشه دورت بین و پنجاه دوره کنو پیوان میرین زحمته ریکا کو گالا کو نخ لازم بوم افریقا خوش کرد با چک کرد با طول ما هویا کسبت ما هویا زحمته نه اول سر ریکی دین ها آبای جا جو نخوشه درجه نه درست کردن دجور کریم ما دورین ما کردن پیلیس کن و دو اکان دیگه هنی همون من بیدو پیش کی هری ولو بالي هم عاملين سود كانوا خيز جهل بين جهل يا حتويري ناخذ خودم هم عاملين هم دوروا مواد تینی فيري حسو و خيزي و چیمنتو و بلوکو جایی که خود از کردین دوره نجاری ما اینو عاملیه ده ما فيري جایی که سیاحی شارع نوعته مجبورم دورو وکش همجا عاملين هم دورو وکش هذا كان بمداد بمدكون سر و كان شقا و ده 5 روزانته و بردامجی است شول گلکی ما بداية خود دور یاد خودانه شولی نه هم عاملين بتاعي خدي هم هر ساعة شفتي ساعة هشتي سحوري حتى شوري يبار جلا جوازية تدوي طبعا بيقول فيها شو لا جلا جيب زحمته وإذا سيارات بوفيري بلكي تربع في زحمتي فيرونا بربا بس أول دورة وهر جور بور كبيري وبيري دونا وخولي كامي داستونا يعني واتم بلونا نه شارع एक भी पिछले रोज़ تبيراني بس نوع تبيري خوري एक جا ورا شارع رئيسية نينا خطيبي
خانمێک لە سلێمانی کارگێکی دروستکردنی شیرنەمەنی کردوتەوە کە سەرجەم کرێکار و شاگردەکانی ئافرەتن. ئەگەرچی باس لەوە دەکەن کە هۆکارەکەی زیاتر بۆ گرنگیدان بەلایانی ئابووری دەگەڕێتەوە، بەڵام زۆر جاریش هۆکارێکە بۆ پشت بەخۆ بەستنی ئافرەتان و زیاتر هێنانیان بۆ ناو بازاڕەکانی کار. پێکەوە سەردانی ئەو کارگەیە دەکەن. ئێمە کۆمەڵی خانمین بەیانیان ساعت حوتێنە سەر کار هەر یەکەوە بە ئیشی خۆمان هەڵەستین هەتا سەعاتێک هەڵەستین نانەخۆین و نوێژەکەین و ئیتر دەست پێەکەینەوە تا ساعت 4. یەکەم جار وەستاکە هەویرەکە شێلێ ئیتر گوێزی بۆ دانین و گوێز و ئیتر شەکر و شتێک هەڵەکەین و دەست دەکەین بە یەکێ گوێزەکەوێکێ شتێکی ترەکەوێکێ خورما ئەکاوی تر ئاوە کولیچەکەن ئیتر بۆرەک و ئەو شتانە زیاتر کولیچە دروستەکەین کولیچەی گوێز کولیچە بە خورما گوێز هیندی گاڵگاڵی پەنیر ئیتر ئەو شتانە هەموو جۆرە شیرینی کێک هەموو شتێکەکەین هینیش دروستەکەین بۆرەکی قیمەک بۆرەکی پەنیر تازەگەری ئەوەی ئێمە کوردەواریە و زۆر دەستخۆششمان لێکەن خەڵک زۆر بەدڵیەتی ئێمە هەمووی کوردەوارە شتی کوردی و فرێشتیشە هیچ ناهێڵینەوە ئێستا ئەمڕۆ ئەم مەجموعە ئەکەینجا چەند کیلۆیەک دەرچێت نامێنێتەوە تا بەیانی هیوا هەیە بەری ناکەوێ ئەڕواتەوە بەیانیێتەوە ئێمە کە شیرینی کوردەواری دروستەکەن هەوڵمان ناوە تازەکەری بکەین وەکو بڵێن هێلانەی بولبول ئەوانە تازەگەریە گاڵگاڵی پەنیر هەر تازەگەریە خەڵک نایزانێ ئەوە شروبیش تازەگەریە ئەوانە هەمووی تازەگەرین ئێمە هەوڵمان ناوە تازەگەری بکەین لە شتی کوردەواری تقریبان ئێمە بۆ ماوەی ساڵێکە بێ ئەم پرۆژەیەمان کردووە لە بدایەتی پرۆژەکەمانە زۆر شیرینیەکان زۆر کەم ئەڕۆیشت مشتری زۆر کەم ئەهاتن هەتا وای لێ هاو وردە ناوبانێکی پیا کرد بەس بیرۆکەی من پارە نەبووە لە ئەوڵەوە هەر ئەوە نەبووە چۆن خەڵک بێت لە شتەکە ڕازی بێ شتێکی زۆر جوان و ڕێک و پێک پێشکەش بە خەڵک بکەین بیرم لە پارە نەکردوێتەوانێ بەس حەزێکی مناڵی خۆشم بۆ لە خواردنە هەموو خواردنێکی کوردەواری حەزم لێی بووە ئەو شتە قەیمیانەی ئەوسا شیرینیەکان هەر کوردەواریەکانمان هانیوە لە کوبە لە کفتە لە یاپراغ لە بریانی هەموو شتێکمانە کرد جاری وا هەبوو کاتەکەی لە حوتەوە ئەهاتین بۆ 12 شەو 2 کەس بووین بدایەت زۆر هیلاکە بین بەس هەرمان و قەی ناکە کاتێک بێتە سەر سکەی خۆی بەزیتر وردەوردەوە تقریبەن ئێستا حالێن بۆ ماوەی ساڵ و نیوێکەڕوا لەم ماوەیە دەرکە و خەڵکەکە زۆر زیاتر حەزی لە شیرینیەکە زۆر تەڵەبی لەسرە وەلەوکو بۆ شتەکانیشمان زۆر حەزیان لێتی بەس زیاتر شیرینیەکە زیاتر تەڵەبی لەسرە ئامانجیشمان ئەوە بۆ کە مەجموعەی ئافرەت خاستن بۆ ئەم کاتی قەیرانە بخەینە سەر ئیش جاری وایە باوەڕم پێ بکە لە نیوەی کاتەکانە مامۆستایە دەرسی خۆی ئەڵێتەوە یە نیوەی کاتەکەی تری لێرە ئیشەوە هەم دەرامەتێکە هەم کاتێکیشە بۆ خۆی لەگەڵ جەماعەتێ وەکو خوشک بێکەوە ئیشەکەن کارەکەن هیوادارم حکومەتیش ئەو لایەنانەی کە دەستیانەڕوا بیر لەم پرۆژانە بکەنەوانێ گەورەتری بکەن بۆیە مەجموعەیە خانم دەست بەکار بێت. گەنجێکی کورد 120 فڕۆکەی بێفڕۆکەوانی دیزاین کردووە و دروستی کردووە ئەگەرچی لە ڕووی کوالێتی و قەبارە و جۆرەکان کەمێک بەرهەمەکان بچووکن بەڵام هۆکار و پاڵنەرێکن بۆ داهێنانی گەورەتر پێکەوە سەردانی کێو گەنجە دەکەین و داهێنانەکانی دەبینین.
من ئاری کامیل 1970 لە دەستخورماتور دایکم دانیشتوی شاری سلێمانی بکانی سپیکانی زیگەی 4 ساڵ دەستم کردەوە دیزاینکردن و دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان تاوەکو ئێستاکە 120 فڕۆکەی بێفڕۆکانم دروست کردووە لەگەڵ فڕۆکەیەکی بار هەڵگرێت کە بەم نزیکانە تاوا بێ و بڵاوە بێتەوە دروستکردنی فڕۆکە لە جیهانە بە چەند کەرەسەیەکی دیاریکرا دروست دەکرێت وەکو فۆم دار ئەلەمینیۆم فایبەرگلاس ئەلیافی فابن و تا دوایی ئێمە لە مەوەدە هەرزانەکانەوە دەستماتی کردووە بیرۆکەکە تاوان بیرۆکی ئینێکی دیاریکران هۆیەکی دیاریکراوە نەبوو کۆمەڵی ئەفکاری متەراکەمی پێشتر خۆی لەم کارەیە بینیەوە تا بیرۆکەیەکی دیاریکراوە نەبوو من لە شەو ڕۆژێکە بیلۆکەم فڕۆکە دروست بکەم سەرەتا بە مەوادی زۆر سادە و بە مەوادی زۆر ئاسایی فڕۆکەم دروستە کرد فڕۆکەی زۆر بچووک 8 مانگ هەوڵی ئەوەمە فڕۆکەی من بفرێت نەئەفڕی دوای 8 مانگ یەکەم فڕۆکەم بۆ ماوەی 5 دقە فڕی بەشێکی زۆر ناشرین فڕی بەڵام فڕی لە دوای ئەو فڕۆکەیەوە تاوەکو ئێستاکە 120 فڕۆکەی بێفڕۆکانم دروست کردووە هەشتایان دیزانی خۆمە چوار لە دیزانەکانی من لە ئەمریکا دروست کراوە دەست خۆشم لێکراوە بە فەرمی پێشنیاریەوان کردووە فیزان بۆ بنێرن بمە لەوێ دیزانەر کاریان بۆ بکەم بەڵام لێرە مامەتەوە دروستکردنی فڕۆکە تەمان سەرەتا تۆ لە دیزانەکە لەسەر قاقسێکی یان لەسەر کۆمپیوتەر موهەلاتی فڕینی تێدا بەردەستاکەی دواتر تەطبیقەکەی لەسەر کەرەستە کەرەستەکانش هەر دیزاینێک و هەر دیزاینێک و بە شێوەیەک بە جۆرە کەرەسەیەک دروستەکرێت بۆ نمونە فڕۆکەی سەربازی تۆ بەدار بە ئەلەمینیۆم دروستیەکەی فڕۆکەی بۆ ئارسی بێ بۆ کات بەسەر بردن بێ نزم بفڕێ بۆ خۆشی بێ بە فۆم دروستیەکەی فڕینێکی خۆشی ئێمە کوتم سەرەتا دیزاینەکەکەین دوایە سەر تەطبیقکردنی لەسەر ئەو کەرەسانی کە بەردەستمانە چەند جۆرێکی فڕۆکایە یاخود چەند جۆرێکی دیزاینەیە هەر دیزاینێک کوتمان بۆ کارێک هەندێک فڕۆکە بۆ کاری سینەمای باش هەندێکیان بۆ کاری سەربازی هەندێکیان بۆ باحە بۆ نمونە ئەم فڕۆکەیەمانەیە ئەمەکە وینگی پێڵێن فڕۆکەیەکی سەربازیە توانایەکی بەرزبوونەوەیەکی زۆری هەیە و توانای مراغەوەیەکی زۆری هەیە بە وزەیەکی کەم بە ماوەیەکی زۆر لە ئاسمانە ئەمێنێ ئەم فڕۆکەیان بۆ وەرزشیە لە مادێکی زۆر دروستەکرێت بەوەی بتوانێت چێژ لێوەرگری خاوە بۆ فڕێ نزم بفڕێ ئەم فڕۆکەی هەماشت سەربازیە زۆر سەریعترە بۆ کارێک باشە کە خێرایەکەی هاوکاری ئەو دژمنە نەبێت کە تەقەیلەکە یان بێەوە بیکا بە هەدەفێک بە ئاسانی بڕاکاری خۆیان جاوا بگەڕێتەوە هەر فڕۆکێک و هەر دیزاینێک بۆ کارێک دروست کراوە کۆتا فڕۆکەمان ئەمە بووە 120مین فڕۆکە بووە ئەم فڕۆکەی وینگی پێڵێن فڕۆکەیەکی بەهێزە توانایەکی زۆر باشی هەیە بۆ کاری سەربازی زۆر فڕۆکەیەکی بەهێزە فرینێکی زۆر سێبڵی هەیە بەرزبوونەوەیکی زۆر باشی هەیە ئەدایەکی زۆر پێشکەوتوو تەقدیمەکە لەسەر ئاسی جیهانە جۆرە فڕۆکانە تا ڕادەیەک لە زمانی فڕۆکە پێشکەوتوەکان هەژمار دەکرێن دەچینە شاری دالیانی تورکیا کە لەوێ گرنگێکی زۆر بە بەخێوکردنی ئاژەڵان دەدرێت بە تایبەتی کیساڵ کە لەوێ شوێنێکی تایبەت کراوەتەوە بە تایبەت بۆ تروکاندنی هێلکەکانیان و شوێنی زۆر تایبەت هەیە بۆ بەخێوکردنی و کیسەڵانە ئەوش بەهۆی ئەوەی کە لە ناوچوون بیان پارێزن کامەرای کوردستان 24 لە نزیکەوە شوێن و مکانیزمی چۆنیەتی بەخێوکردنی و کیسەڵانەی وێ نەگرتووە. Ev der dalyana ser bi bajarê Muğlaya Ege'ye û kusiyên kareta û kevjalên şîn navdar. Kusiyên kareta ji bo ku xerzê xwedeynin bi piranî li wan peravên ku lê bûne vedgerin. Perava Îstûzû jî yek ji wan peravane ku hêlîndayîna kusiyan gelek zêde. Kusiyên kareta li tevahiya behra spî digerin û herî dawîn jî ji bo ku hêlîna xwe çêkin vedgerin rekelanên behrê. Ev kusiyên avî kevjalên şîn, masî û pîşemasiyan dixwin û zikê xwe viyawayî têr dikin. İstuzu plajında en çok yuvalama yapılan kumsallardan... Li perava Îstûzû hêlîndanîna kusiyan pir zêde ye. Em li vir xebatên lêkolînê û parastina hêlînan birêve dibin. Çaksazî û lênerîna wan kusiyên birîndar dikin, li gel van yekan jî gihandina wan û kontrolên medîkalî dişopînin. Navenda me girêdayî Zankoya Pamukkale'ye ye. Her wiha bi serperiştiya Wezareta Tenduristiyê jî Zankoya Pamukkale û ya Muğla xebatên hevbeş birêve dibin. Burası koruma altında bir plaj. Akşam 8'den sonra yumurtlamaya... Em êvaran saet piştî 8 bergiriyên xwe şit dikin û peravê yekser ji mirovan xalî dikin. Xerzên ku kûsî datînin çaverê dikin û piştî pîvan û müdexaleyên medîkal hêgan dixin qefesê. Bi vî awayî jî hêkên kûsiyan ji gefên rovî û kurebeşkan diparêzin. Şu an merkezimizde 14 tane yaralı kaplumbağamız var.
Vê gavê li navenda me çardê kusiyên birîndar hene. Di xwedîkirina kusiyan de bergirî pir giring in. Maweya hêkkirina kusiyên karetta ji meha gulanê dest pê dike û heta meha tebaxê didome. Çêlikên kusiyan jî di serê tebaxê de ji hêkê xwe derdikevin û tevlî xwezayê dibin. Ji xwe em niha di heyama çêlika de ne. Ajalek ku li ser rûyê avê bimîne bizanibin ku tendurustiya wê ne baş e. Gava ew nexweş bikevin ne dikarin xwe têr bikin, ne jî dikarin bikevin bin avê. Ew her tim bêhal û bêrihin. Eger tiştekî bi vî awayî biqewme tîma me ya bi hawerde çûnê li gorî bangweziya masîgir, xwediyê kargeh an jî welatiyan xwe digehînin wan kusiyên karetta û müdaxaleyê yekem di cih de dikin. Piştre jî tedawî li gel ultrason û müdaxaleyên medîkal li navenda me berdewam dikin. Bu kaplumbağamız olta iğnesi ve misina yutmuş. Bo numune ev kusiya me derzî û misîna qurbandiye. Derzî bi operasyonê hate derxistin. Lê em li bendêne ku misînaya qurpandî bi rêya terxê derbixe. Ez neşaşbim ji ber xaza bakteriyel di roviyê wê de hewa tijî bûye û ji ber vê jî nikare noqav bibe. Dema ku nekeve bin avê qalikê pişta wê ziwa dimîne. Divê qalikê kusî jî wek ajalên ku dibin avê de dijîn şil bimîne. Em jî niha bi pêşgiran serpişta wê şil dikin. Kusiyen karetta nezî 900 salî dijîn û ew di 25 û 30 saliya xwe de jî kamil dibin. Di zayenda kusiyan yanî mêbûn û nêrbûna wan de faktora herî bibandor germahiya hewayê ye. Eger germahî di ser 29 pileyan re be dibin mê. Eger dibin 29 pileyan re be jî dibin nêr. Her wiha germahî eger 29 pile be, ji sedî pêncihê kusiyan dibin mê û ji sedî pêncihê wan jî dibin nêr. Çene yapılarında diş yok ama testere kadar keskin. Di erzinga kusiyên karetta de diran nînin. Lê pirên wan wekî dindikan pir tûjin û zexmin. Ji ber vê yekê jî masiyan yekser dixin devê xwe û piştre jî wan dicûn. Gelek caran qalikên wan dikevin ber perwaneyên keştiyan û ev yek jî zerereke mezin digihîne wan. Li gel vê yekê şewk û derziyên masîgiran dikevin ber devê kusiyan û masîgir jî ji bo ku şewk û torên wan xira nebin bikeviran li serê kusiyan dixin. û ew ji ber van rêbazan birîndar dibin. Metirsiyekê din jî ew e ku welatî bi mebesta ku bala geştiyaran zêdetir bikişînin kusiyan bi destê xwe xwedî dikin. Lê ev yek zererê digehîne wan. Peravên Amerîka û behra spî bo kusiyen karetta gelek guncav in. Li Tirkiyê jî perava herî baş û guncav ev dere. Li Tirkiyê du cûreyên kusiyên behrê hene. Ev Kelonya Midas û karetta ne. Her du cûre jî vê navendê tên parastin. Bir diğer konu Dekamer'de birçok ülkeden, Amerika'dan... Li vê navendê peywendiya me bi gelek hevalên dilxwaz ên biyanî re jî heye. Ji welatên wek Amerîka, Tunus û İtalyayê hevalên me hene û em bi hev re dişêwirin. Me bi dehan zêdetir zankoyan re têkilî danîne û tîmeke me ya xurt heye ya ku ji sih kesan pêk tê. Em hem xebatên qadê hem jî yên rehabiliteyê li gel hev birêve dibin. لە کامێرای کوردستان 24ەوە شوێنە تایبەتەکانی مۆزەخانەی مۆتزاردی شاری سانسبۆرگدان پێدەناسێنین کێکێکە لە شوێنە گەشتیاریە گرنگەکانی ئەو وڵاتە و زۆربەی گەشتیاران ڕووی تێدەکەن. کامێرای کوردستان 24 لەوێەوە سوچە گرنگەکانی و مۆزەخانەتان پێدەناسێنێت. با پێکەوە ببینین. Jinava cîhana mûzîkê û berhemhênana 626 karên mûzîkê li yek ji odeyên vê malê de yek ji mezintirîn mûzîkjenên dinyayê derket. Mozart yan jî Wolfgang Mozart yê di jiyana xwe ya Kurd de împaratoriyeteke mûzîkê çêkir û ji hemû aliyên dinê xelk tên serdana mala wî dikin. ئێمە لە ئوسترالیەوە هاتووینە بۆ مۆزەخانەی مۆزارت بۆ ئەوەی زۆرتر شارەزابین. مۆزارت یەکێکە لە میوزیکژنە باشەکان. میوزیکی ئەو کاریگەری زۆری لەسەر من هەیە. من بۆ خۆمانی سەما دەڵێمەوە لە ئوسترالیا و زۆر سەرسامم بە میوزیکی مۆزارتەوە. ئەو لە باژارê سالزبۆرگ یê Limsay Osterreichê hatiye dinê û di jiyê 5 salî de dest bi jenîn û afirandina mûzîkê kiriye. Keman, piyano, klavîrin dijenî.
مۆزارت di nava malbateke hunerdost de rabûye. Hînzû çûye rêza qehremanên mûzîka mîrê welat. Wî ji bo welat û taybet ji bo bajarê xwe yê Salzburgê mêratek mezin ava kiriye. من بۆ خۆم گوێ لە مۆزارت دەگرم بێگومان دڵخۆشم کە خەڵک دێتە ئێرە و دڵخۆش دەبێت. من بۆ خۆم ژەنیارم و زۆر جار ئاوازەکانی مۆزارت دەژەنم. Duwazde karên operayê û çil û yek sîmfonî weke Gopîtar, Don Giovanni û Bilûra Sihrî çêkirin. Wî ji ber rewşa xwe ya aborî ya xirab çend berhemên xwe firotin. Du zarokên wîman ji xanima wî Konstans Vîr. Mozart bi sedemên nediyar di 35 saliya xwe de mir. Di zivistaneke sar de bi tenê 5 kesan cendekî wî rakirin goristana paytexta Nemsayê, Viyena. Bi hezarên pirtûkan, amêrên mûzîkê û keresteyên giran ji bo mûzîk û kultûra Salzburgê hiştine. ئەم وەرزە وەرزێکی تایبەتە بۆ قوتابی و خوێندکارانەی کە یەکەم ساڵیانە لە کۆلێژ و پەیمانگەکانی هەرێمی کوردستاندا وەردەگیرێن و زۆر جاریش وەکو نەریتێکی تایبەت پلاریان تێدەگیرێت و بە شێوازێکی گاڵتە و گەپ پێشوازیان لێ دەکرێت. بەڵام جیاواز لە کۆلێژ و پەیمانگەکانی دیکەی هەرێمی کوردستان لە کۆلێژی دەرمانسازی هەولێر بە شێوازێکی جیاواز پێشوازی لە قوتابیانە دەکرێت. با پێکەوە ئەم فیچەرە ببینین. یاکدەرەجەکەم دەرچوو لە کۆلێژی دەرمانسازی ئەو ڕۆژ لە تەقدیمات و پێشکەشکردنی ئەوەی دامەزرە ئەوەی هاتم زۆر باش بوون لە پێشوازیکردن و هیچ ئەوە شتێدا نەبوو مشکلە یعنی گاڵتەکردن بە قوتابی ئەوانە هاتمە ئێرە لیژنەک دانرا بوو لە مەرحەلەیەک و ئەوانەی کە تازە هاتمێ شارەزانینە لێرە بەخۆم هیچ جێک شارەزانە بووم لێرە بەس ئەوان وەکو پێشوازیەک جێکانیان پێپشاندام و ڕێنوی نیان کردم لە هەموو جێکە ئێستا هیچ مشکلەکم نییە لە ئەوەی هەر شوێنەگریت دەزانم چۆن. سەرەتا کە قوتابی دێتە ئێرانە بۆ پێشوازیکردنیان ئێمە لێرانە یاساکانی کۆلێژ دەرمانسازیان پێدەناسێنین وەروەها لاب سەیفتی واتە بۆی لە مختبەر پارێزراو بن لە کاتی ئیشکردندا پێویستە چی بکەن و چی نەکەن و چی لەبەرکەن و باڵێن و چکارێککەن و چیتر نەکەن ئەوانە و لێرەش خەریتەی کولیەمان بۆ دروستکردن بۆی لە هەر کاتێکدا گەر شوێنێکیان پێویست نیان توانی بیدۆزنەوە لە ڕێگە ئەم خەریتەوە بە ئاسانی بیدۆزنەوە. تاوان پار ساڵ کە خۆم قوتابی خۆناغی یەکەم هاتم یەکەمی جار لێرانە بۆ ئەوەی ناوی خۆم لە کۆلێژ بنووسم و داوام بکەم سەرەتا کە داهاتم تاوان سترێسێکی زۆر دەبێت لە بۆی شارەزای کولیەکەنی شارەزای خوێندنی کۆلێژ نەبوو هێشتا بەڵام ئەو ساڵیش پێشوازێکی باش کرا بەڵام وەکو ئەو ساڵیش نا ئەو ساڵەکە بەزدی پێشوازێکی زۆر زۆر باش لە قوتابیان کراوە ئەیە قوتابیمان هەیە لە خوارەوە لە ئێستاعلامات ڕاوەستان چاوەڕێ دەکەن هەر کاتێک کە قوتابی تازە هاتن خۆناغیەکەم لەگەڵ ئەوان ڕێنمیان کەن بۆی شوێنەکان بناسن و بیان هێن بۆ لای ئێمە و ئێمەش لێرە بە تەواوی یاساکانی کۆلێژ و چۆنێتی بەڕێوەبردنی کارەکانی خۆیان لەم چەند ڕۆژدا
پێیان بڵێن. دەستخۆشی لە قوتابیانی کۆلێژەکەمان و تایبەتی لێژنە پێشوازی دەکەم کە ماوەی نزیکەی هەفتەیەکە زۆر بە ڕێکوپێکی ئیشەکانیان بەجێ دەگەینن و خۆیان بە کۆلێژەکەمان ماندوو کردووە. ئەوەی تایبەتە بە مەسلەی شکاندن یاخود بێڕێزیکردن بە قوتابی من وها ناوی دێنم یان قیرکردن یان ناوهێنان بە وشەی قاز ئەوە ئێمە ئەو ساڵ بەر لە وەرگرتنی قوتابیەکان لەگەڵ لێژنەی پێشوازی ڕێککەوتین کە لێژنەی شتابدا بنین بۆ ئەمە بەسە بۆ ئەوەی ئەو قوتابیە کە لە کۆلێژ دەرماسازی وەردەگیرێ لە یەکەم ساتی کە ساعتەکەی نشکێ یان کە ساعتەکەی نەشێوێندرێ هەوڵمان داوە کەشێکی ئارام خۆش بۆ ئەو قوتابیە دروستکەین بۆ ئەوی وای لێ بکەین هەست بە گەورەی خۆی بکە. ئێمە وەکو جژنەیەک لە زانگۆی هەولێری پزیشکی لە کۆلێژی دەرمانسازی هەڵساین بە کۆمەڵە چالاکیەک بۆ پێشوازیکردن لە مەحەلەکەکان بۆی کە لە جیاتی ئەوەی کە گاڵتەیان پێ بکەین لە جیاتی ئەوە هەستین بە پێشکردنی ڕۆحی یارمەتی وەروها خۆبەخشی و وەروها بەخێراتنیان لێ بکەین لە جیاتیەوە دڵخۆشیان بکەین بۆی کە لەم کۆلێژە وەرگیراون. ئێمە هەستین بەمە وەکو پێشوازیکردنی وەکو پیشاندانی ڕێگاکان وەروها پیشاندانی ئەو ڕێگای کە تێبچن بۆ کۆلێژ نایە بنووسنیان تۆمارکەن بۆ شوێ ئێمە ڕێگام پیشاندا. لە ماوەی ڕابردوودا یەکەم ئەڵلقەی پرۆگرامی هەفتانەتان پێشکەشکرا هیوادارم کە بەدڵتان بوو بێت و لەگەڵمان بەردەوام بن ئێمەش لەگەڵتانین هەر شاد.